وەزارەتە دەرەوەی ئەمریکی خەماخوا لەسەر ڕەوشە مرۆڤانی و دەربدەربوونە خەڵکی عەفرینی دیار دکات. کۆنگرس هشداریە دەدا سەرۆکی ژێهزرا دەرخستنە لێکۆلەرێ تایبەت لەسەر مایتێکردنا رووسیا لە هەڵبژاتنێن ئەمریکادا. و گەلەوە ڕاهێنان لەسەر ڕاگرتنە بازرگانیا سەکسی و بەرنامەین چارەسەریا قوربانیان لە ئەمریکا چاوا بڕێوە دەچن. سڵاو و ڕێز و هیڤێن دەمە خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji دەنگی ئەمریکا لە واشنگتن. کورد کۆنەکشنی ئەمڕۆ بە راپۆرتێک لەسەر عەفرین دەست پێ دەکەین. سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان دەڵێت ئۆپراسیۆنەکانی دژ بە ناوچەکانی ژێردەسەڵاتی کوردەکان لە سووریا درێژەی هەیە تەنها لە عەفرین ناوەستێت هاوکات ئەمریکاش نیگەرانی لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ لە عەفرین دەربڕیوە. سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان دەڵێت ڕاستە عەفرین ئامانجی سەرەکیمان بووە بەڵام مانای ئەوە نییە کە شەڕی دژ بە جەنگاوەرە کوردەکان کۆتایی پێهات بێت. Dün Afrin şehir merkezine ئێمە هەنگاوی سەرەکیمان لە کرد لەشکرەکانی چلی زەیتون تێپەڕان پاش ئەوەی ڕۆژی یەکشەممە شاری عەفرین کۆنترۆڵ کرا. ئێمە بەردەوام دەبین لەم پرۆسەیەدا تا بە تەواوەتی ئەو ڕێڕەوانە لەناو دەبین بە منبج، کۆبانی، گرێسپی و سەریکانی و قامیشلوشەوە. ئەمریکاش نیگەرانی لەسەر ڕەوشی عەفرین دەربڕیوە. ڕۆژی دووشەمە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەیاننامێکی بڵاو کردەوە کە تیایدا دەڵێت وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا نیگەرانێکی قوڵی هەیە لەمە ڕەوشی دوو ڕۆژی ڕابردووی عەفرین. لە بەیاننامەکەدا سەنگی خراوەتە سەر ڕەوشی مافەکانی مرۆڤ و ئاوارەبوونی هاووڵاتیان. وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەژڵێت وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ناوچەی باکووری ڕۆژئاوای سووریا کار ناکات کە عەفرینی لێیە. ئێمە هێشتا وابەستەین بەرامبەر تورکیای هاوپەیمانمان لە ناتۆ لە نیگەرانی ئاسایشیە شەرعیەکانی، هەروەها وابەستەین بە شەڕی دژ بە داعش و هاوبەشەکانمان لە هێزەکانی سووریای دیموکرات لە ڕۆژهەڵاتی سووریا. ئەو شەڕی لە ماوەی 2 مانگی ڕابردوو لە ڕۆژئاوای سووریا لە ئارادایە بە عەفرینیشەوە سەرنجی لەسەر شەڕی داعش لادا و بواری بە داعش داوە لە هەندێک ناوچە خۆی ڕێک بخاتەوە. ئەمە مەترسێکی پەرەسەندووی ڕژدا داوا لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە سووریا دەکەین سەنگی بخەنە سەر ئەم هەڕەشە ئێجگار گەورەی لەلایەن داعشەوە هەیە. تورکیا دەڵێت هێزەکانیان لە عەفرین دەکشێنەوە و عەفرین دەدەنەوە دەست خەڵکی شارەکە. ئێمە بۆ هەمیشە لە عەفرین نامێنینەوە بەبی هیچ گومانێکیش ئێمە داگیرکردنین ئامانجی کردە لەشکەرەکانمان پاکردنەوەی ناوچەکەی لە توریستان و جێگیرکردنی ژەنگەیەکی بەهێزتری ئاشتی و متمانە و سەقامگیریە و هەروەهاش ناوچەکە بدەینە دەست خەونە ڕاستەقینەکانی. بەڵام گوتەبێژی هێزەکانی سووریای دیموکرات بە بەرنامەی میوان و مژاری دەنگی ئەمریکای ڕاگەیاند ئەم شەڕە دژ بە هەموو گەلی کووردا. ڕەجەب تەیب ئەردۆغانجی بتری کۆنفرانسێکی دوا حەرمە هەیە بەهۆی دەگوت یعنی چاوە کۆمە هێڤین ئاڤاکردنا دەولەتێکێ لە باشووری کوردستانê çewsand û bin pê kir ema wisa li rojavayê Kurdistanê jî bikin. Yani ev tam êrişekî li dijî tevahî gelê Kurd e. میناکێن وێ پرن ئەس باوەڕ ناکەم ئیسبات بێگەرەگەن. لە نێو شەقامەکانی تورکیاش دابەشبوونێکی بەرچاو هەیە لە ڕوانینی هاوڵاتیانی کورد و تورک لەسەر ئەم هێرشەی تورکیا بۆ سەر شاری کوردنشینی عەفرین. ئۆپەراسیۆنەکە زۆر لە جێی خۆی بوو. هیچ شتێک نییە لەسەری بیڵێم. ئاشکرایە بۆچی بەرهەڵستان دژین. بەڵام ئەمە مەسلەی ئاسایشی سنوورەکانمانە. پاراستنی وڵاتەکەمان لە پێش هەموو شتێکەوەیە. بەڵام کوردەکان ئەمە با هەڵمەتێک بۆ پاکتاوی نژادی کورد دەزانن. کوردی کورمانجان نەکە بقەدینە. ئەم ئافی کورمانجە ئەمجی کورمانجن ئەم ئافی دایما دەسە لە میزەکەن ئەمجێ حەز دەکەن کورمانجێ مەیە. ئەمانێ ئەم ناخوازی کە ئینسان بمرێ ئەم ناخوازی ئینسان بێکوشتن. یعنی وێ ئەوام قەول ناکرد. لە 20 مانگی یەک ئەنکەرە ئۆپەراسیۆنێکی بە ناوی چڵە زەیتون دژ بە شاری کوردنشینی عەفرین دەست پێ کرد و پاش 59 ڕۆژ لە شەڕێکی سەخت لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات کە هاوپەیمانی ئەمریکا بوون لە شەڕی دژ بە داعش توانیان بچنە ناو شارەکەوە. گەلۆ دەست بەسەرداگرتنا باژارێ عەفرینی ji aliyê artêşa Tirkiye û komalên çekdarên Ereb nabe egerê neheziyên nejadî di navbera pêkhatên herêmê de û gelo bihêzbûna komalên çekdarên radîkal nabe egerê ji navçûna projeyê Emerîkî li herêmê
ئەموان پرسان دێخن پێش نویسکار و سیاسەتوان شێرزاد ئێزیدی ئەو بسکای پێش ji سلێمانیە بەمەڕەیە کاک شێرزاد ئەم ڤیدیۆ ئەو راپۆرتا دەبینن کۆمەڵێن چەکدار بە ئارتێشا تورکیا مالا لە عفرینێ تاڵان دکن پێشیلیان مافی مرۆڤان دکن هەلبەت ئەڤ داخوایانی وەزارەتە دەرڤەیە ئەمریکیا و هەفدەمێ نەورۆزی ژی و پەیکەرێ کاوە لە عفرینێ شکاندن ئەف هەموو نابن ئەگەرێ شەڕ نژادی دەvê هەرێمێدا بەڵێ سپاس جوەرش بۆ بێ دەرفەتێ نەورۆزا بەرخۆدانێ بەرخۆدانا مەزنی عفرینی بەرخۆدانا سەردەمێ هەڵ عفرینێ لمە تەوا پیرۆز بێ ئەم بەرخۆدانێ و سەرکەفتنێ دەنێ ئەم نەشکەستنە برا کەس خەیالیوی بووی عالی نەچێ نەورۆزا تەوایە گەلێ کورد و تەوایە خەڵکی ئازادی خواز و دیموکرات خواز لە دنیای پیرۆزکردە ڕاستە ji xwe helwêsta siyaseta Tirkî ji destpêka şoreşa Rojavayê Kurdistanê û ew ezmûneya dîmokratîk a Rojavayê Kurdistanê û tevayê Bakurê Sûriye birêve diçe Tirkiye berdewam palpiştê terorê bû terora Daeş bereya Nusra Al-Qaide ev grûpên dinî çetan palpiştê serekî dewleta dagîrker û faşîst a Türk bû û bi dirêjaya van çend salana Tirkiye piştî شام بشانê rejîma Esedî Be'sî şerê mezhebî pêşxist ê Sunne û Şîa Sunne û Alewiya li Sûriye Tirkiye hewldanê berdewamin û nesekinînî jî ji bo pêşxistina şerê netewî Kurd û Arab li Bakurê Sûriye û Rojavayê Kurdistanê ev siyasetek serekî ye a faşist Erdogan û dewleta Tirkiye ev tiştê gil Efrînê jî belê بله باشا يعني او شر اگر ببه يعني او نحزي او ناکوکی نژادی لە هەرێمی ببن ئەبنا بە ئەگەرێک و پرۆژەی ئەمریکی پرۆژەی ڕۆژئاوا کو مەبەستاوان ئەوە ئارامی لە هەرێمێ دروست بە ئەو پرۆژەوێ ژناو بچە یعنی ئەم ئەمرێ نادنگ شەرێ نژادی کورد و عەرب دەست پێ بکە لە باکوورێ سووریە و ڕۆژاوای کوردستانی ئەم سیاسەتا ئەردۆغان باش زانن و ئەم زانن چوقا سیاسەتێکی ئەرزان و سەر خوێنا ملەتا خۆ ئاوا دک و خومەزن دکە ئەم ناکەون وێ خەفکێ لێ تەڤولۆژی ئەگەر هەنێک عالی هەبن عالیên ئەوەی دبێن ئۆپۆسیۆن هەرچەندە نە ئۆپۆسیۆنن کەرەستەن دەستێ میتێ تورکیا وەک یعنی مرتەزەقێ دەستێ دەولەتا تورک دەن ئەم ئانا دبینیجی ئەوێک ژێر دەبێژم کوالسیۆنا گل ئستانبولێ دمینە بنابێ ئیتیلافا ئۆپۆسیۆنا سووری ئەڤانا بڕاستی ئانا يعني وەک ئاژان وەک کەکێک شێرزاد ئەم بەحسەی هەندێ دیکن و ئیمکانە هەندێ بکو کۆمەڵێن رادیکال دە هەرێمێدا بمینن یعنی هەبوونا وان هایە چەندێ وێ خەتەر بە لەسەر پاشە ڕۆژە تەڤایە هەرێمێ هەلبەتش بە ئاخافتیژی ژێر نەلازم یعنی ئانا هاتنا تورکیە هیچمال جیهان کارێکی ناکەش بۆ ڕاوەستاندنەوان هاتنا تورکیە شام بشانێ قاعیدە و نوسرا و ئەبێ بناوێ دەبێن ئەم ئارتێشە ئازادن تشتێکی ئازادیە بۆوان گرێ نادێ ئەڤانە هاتناوان خوردکردنش داعشە و داعش ناواندا یعنی ئەبەیە بەهێزکردنە ji گروپên رادیکال و تێرۆریستە ئەبەیە تێکدانە نەتەنێ ji پرۆژە ئەمریکی ji پرۆژە دیموکراتیل تەوایە جیهانێ و ji ber ولۆژی gerek helwêsta ئەمریکی ji wilo baştir bî yani rast ana ev beyannameya wezareta derve her şerminaneyê yani hîn nedwê astê deyê gid ana yani belkî wedî ana em dirojê newrozê denî îro sibe şkenandina pêkerê kawayê Esenkar li ser destê kesni cilûbergê Efxaniyan wan evana Al-Qaîden evana Daişin باشە کەکێ شێرزاد پرسیارم ناداوی تکایە بە کورتی بەرسێ بدی هەتا چەندی ئیمکان هەیە کو تورکیا نەها بەحث جی هەیە ئارتێشا خۆ بینە ناف سنوورێ عێراقی و چەندی هەفدەمە دەگەڵ مەسەلا عەفرینێ ئەو هەوڵدانی وان هەنن لێ ئەوێ عەفرینێ بشکێن ئانا ئەم کشاندنا هێزێن یەپەگە و یەپەژە و هێزی سووریا دیموکرات ji bo parastina sivîla derxistina sivîla ji beraber komelkujiyên Al-Qaîda û artêşa Türk Tirkiye wê li Efrînê bêşkenandin nikar yani ana Erdogan dibêjin dibê ez herim Kobanê û serêka Eniyê û Qamişlo lê em jî Erdogan re dibêjin tê li Efrînê bêşkenandin û tê nikar bi gavê pêştir bavêj li bir jî gerek civaka nêvdewletî bi taybet Emerîka هەلوێستەیە هەبن تشتێک ئانا عەفرینێ ڕووی دودێ نویسکار و سیاسەتوان شێرزاد ئێزیدی سلێمانی بەمەڕە بوو گەڵکە سپاس
نزیکەی 100 کەس لە شارۆچکەی لویسی ڕۆژهەڵاتی ساسێکس کۆبوونەوە بۆ مەراسیمی مۆمداگیرسان بۆ ڕێزلێنان لە ئانا کامبل. باوکی ئەو کچە تەمەن 26 ساڵانە بەریتانیایی کە لە ئەفرین لە ڕیزەکانی یەپەگا شەڕی کرد تا کوژرا دەڵێت کچەکەی لە پێناو شتێکدا گیانی بەخت کردووە. بۆ ئەوەی ئەو هەمیشە دەیویست ئەوانێک لە مەترسیدان بیان پارێزێت. باوکی ئانا باسی لە دوا پەیوەندیەکەشی کردووە کە لەگەڵ کچەکەیدا کردوویەتی و دڵنیای کردوێتەوە لەوەی کە لە مانگی 5 دەگەڕێتەوە. لە قامشلە و لە باژارên diyên Kurdan xelek xwepêşandanan dikin ji bo piştevanikkirina Efrînê û helwesa şermezarkirina kiryarên Tirkiye û bêdengiya cîhanê li hemberkarên li Efrînê dibin. مەشن پشگیریە عەفرینê berdewam dikin û hemû bajar û bajarokên Bakurê Sûriyayê çalakiyên cûr bi cûr êrîşa artêşa Tirkiyeyê ser Efrînê şermezar dikin û armançkirina sivîlan protesto dikin. Li Qamişloyê meşek girsayî derket û tê de bêdengiya navnetewî derbarê êrîşa artêşa Tirkiyeyê ser Efrînê şermezar kirin û doz li civaka navnetewî kir got destwerdanê bike û komkujiyên di derheqê gelên Efrînê de rawestîne. Xwepêşandêran bi slogan û hilgirtina wêneyên qurbaniyên sivîl yên gol serdestê artêşa Tirkiyeyê û komên hevalên wê hatin kuştin hildan û dibêjin got divabe civaka navnetewî bêdeng nemîne. دنیا گش لسر عفرینه بێدەنگ نەمینێ ئەم بێدەنگیا ناونەتەوی عفرینێ دکوژێ ئەم بێدەنگیا تەحالفێ عفرینێ دکوژێ بەرەقە گەلێ مە تەبخوا بکی یەک کۆم ببێ مژارە مە مەرحەلە هەبوو تنەبوونەیە گەرەکێ محەممەد دەستێ خوا بدن هەم لەبەر هەمبەرێ وی دژمنێ هۆف ئەم تەکۆشین بکن و ئەم لەبەر خوا بدن عفرین نەبتەنەیە ئیرۆ عفرین بکەوێ جەزیرەژی دکەوێ قامشلێژی دکەوێ هەر دەرێ کوردستانێ دکەوێ بێگومان دووری ئەسلامێنە ئەکید ji ber em miletekê misilmanin ew Tirk tarîxa xwe ve ji kem ve her û her dixwazin dînê Islamê istiqlal bikin û dame erbê xwe pêk bênin ji ber taliya derewê heye wê ile bikevî rast e îro hetiya Efrîna me de heke hinek jê birine lê em behwerin berxwedana hevalê xwe muqawema we nake bi wê îrada qewîn û inşaallah em bi ser kevin em ti carî moralê me naşkin معنویاتê me her û her wê bilind bin û em ê bi ser kevin û bijî berxwedana Efrînê û bijî Kurd û Kurdistan. Kolana Kurdî li Bakurê Sûriyayê nerazî ye û xembar e ji ber Efrînê. Bi çalakiyan û xwepêşandanan li hemû bajara derdikevin ji bo piştgiriya Efrînê û bêdengiya civaka navnetewî şermezar dik. Hêviya wan ew e got civaka navnetewî sînorekê ji bo komkujiyên di derheqê gelê Kurd li Sûriyayê pêk tên were dayîn. Zana Umer dengê Amerîka Qamişlo. هێرشەکانی تورکیا بۆ سەر عەفرین بوونە تەمایی نیگەرانی بۆ خەڵک و ئەو هێزە چەکدارانەی لە ناوچەی شنگالن وەک پەیامنەری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا باسی دەکات نیگەرانیەکانیش لەوە سەرچاوەیان گرتووە کە دەشێت ببنە ئامانجی داهاتووی کردە لەشکریەکانی تورکیا لە ئایندەدا. پشتی چونا لشکری آزاد و سپای ترکیه بو ناوا Efrînê metirsî li ser Şengalê hatiye durustkirin ji berhebûna şervanîniye peşê li evê deverê. Ev çende bûye cihê nîgeraniya xelkî û dibêjin bi çi awayekî em terka Şengalê nadeyin û em naxwazîn hikûmeta Tirkiye may têkirinê di evê deverê da biketin. مترسين سر شنغال هيا امي بنم تشاوي حكومه عراقي بيشتفاني ناكا حكومه كردستان بيشتفاني مناكا يعني ما هفال بندق نينا فيالي يعني الدولات هرت خوازن وكا خوا وكا دسلات يا خوا بكن غماوان نا ملتا نا خلقا نا سفيلن يعني جن زاروك تينا كشتن وكا تشلو شنغال او حاله تشيبو وينه عفرين تشبي وعالم همو يبيدنغا ومهيبين رب العالمين هيا هاجي كاسي بري خدا بي ملتي رو بشكيني بري كيبي
ام اسلام تعديل كسينا كن ام غير راسي معرفه كي دين من يجي على جاش مره كده ام يردوا عشينا يجوا يزيدي في اللبي بسلمان شكس به ماذا ما برابن رياك كسينا معها بس بحريا ما خده ربريا ما بقى امريكا راقا اجنبي راقا بريطانيا دولة العظمى ما بين الحالة ما ببرسن لاین لشکری کوین هبون خواهیل شنگاله و بتایبت لعالی باکوری نیگرانی خوا دیارکن همبر مایتکرنا دولتا ترکان لسر آخا شنگاله و دبیجن هر دمکی هرشن ترکا بو سر شنگاله بهنه انجام دان دی برسوکا مجی هبیتن تشتكي وساجي بيه آخر ام ليفر ما بارسنا خاگیه ما خوش کسی بهنه شرطیه شهر هكما كيريا شهر دجي داعشي بو همبري قركرنا ازيا ما تاكوشنا كي برخداني كيريا هكا تركش بي عاجز ببن دمكي ترك ترى انسانيتي بتر طرفداري هيزا كي ديدرن هيزا هكا هاتينا شنقالي قرب كان ما همبري شهر كيريا انسانيتي بتر طرفداري وانن پشتی عفرین ام ناخوازن يعني شنقال جهات هاد دانرش قبل اردوغان ام ناخوازن جيش اردوغان تايرد اردوغان الجاي شنقالي بدا ما ترسيا كان مازن سر يزيد خان جينا بوتا بجمتا هكا سبا جيش وي بيتا فيدري وهكا الوان بدا والمرجي بدا ده تزانین کو لراگهاندن فرمی حکمتا ترکان دیار کریه کو ده هرشن خواب و سر شنگاله کتن جبر هبونا شروانینیه پشه لأوه دوره و برانبر اوه چنده حتی نها هلویست حکمتا ناوندی نهاتیه دیار کرن کاو عمر دنگ امریکا قضا شنگاله برای آژانس مافین مروانی نتوین ایگرتی رخنا لحکمت السعودی گرد جبر دست بیکرنا شران لولاتی او هر وصاوی دفع بد نتوین ایگرتی جبر کو گلک نجدیه ده راوستاندنا دردن مروانین خلکی دا زیاد الرعد الحسين رخنا لأنجمني أولهية قرد جبر باراستنا لاين الشر بريكا بكار إينان وقفاء بكار إينانا فيتوي كومسياري بلندي ما في مروفان قد جي شر سوري لدرب و دربازبونا جزای توانا جیهانا ما جناف دبا وی پیشنیاز کرد کو او بکمنا پیش دادگاه نفنتوی لی دیار افنابا جبر کو پی تی وی به بریارکا انجمنی اولهی هیا و روسیا وینا ویتو بکا جاركا ديناكو كي ليرا لواشنطن دردكا فلسر لكولينا سبارت مايتي كرنا روسيا ده هالبجاتنين امريكا دا بشي درخستنا جيجري بريفبري FBI كونغرسي امريكي هجداريه ده سلوك دونالد ترامب جي درخستنا لكولري تايبت روبرت مولر ڕۆژێک شەما سەرۆک ترامپەنە بردە بەر تویتەرەوە بۆ تومەتبارکردنی لێکۆڵنەوەکەی تیمی ڕاوێژکاری تایبەتی بە لایەنگریکردنی سیاسی بەوەی کە بۆچی تیمەکەی مۆلەر 13 ئەندامی دموکراتی توندڕێ لەخۆ گرتووە و هەندێک لە لایەنگرانی هیلری ناپاک و هیچ کۆماریەکی تێدا نییە. دموکراتێکی دیکە بەم دوایانە ئەوەشی گوت ئایا کەس باوەڕ دەکات ئەمە ڕەوابێت لەگەڵ ئەوەشدا هیچ پیلان جێڕیەک نییە؟ ڕۆژێک پێشترێ سەرۆک گوتی لێکۆڵنەوەکەی مولەر نەدەبوو هەردەستی پێ بکردایە لە هەمان کادا پارێزەری ترامپ داوای کۆتایی هێنان بە لێکۆڵنەوەکەی ڕاوێژکاری تایبەتی کرد. هیچ گومانی تێدا نییە ئەمە دەبێتە قەیرانێکی دەستوری و پێم وایە ئێستا پێویستە دیموکراتەکان و کۆمارەکان لەسەر ئەمە بێنە دەنگ. جێگری وەزیری دادڕاد ڕۆزنتاین دەسەڵاتی هەیە مۆلەر دەربکات و دەکرێت ئەوە لەسەر داوای سەرۆک بکات. دموکراتەکان تەنیا نین لە بواری هۆشداریدانی ئەوەی کە ئاکامەکی توندی دەبێت ئەگەر بێت و سەرۆک پلانی دەرکردنی کەسێکدا بڕێژێت کە خەریکی لێکۆڵنەوەی بازنەی ناوخۆی ترامپ بێت هەروەها شیانی هەیە خودی ترامپیش بێت. سیناتۆری کۆماریەکان لێنزی گرام هەنگاوەکی لەم جۆرەی بە سەرەتای کۆتایی هاتنی سەرۆکایەتەکەی ناوبرد. کارێکی باش دەبێت تیمی ڕاوێژکاری تایبەتی بتوانن پرۆسەکەیان تەواو بکەن. کارێکی باش دەبێت بۆ سەرۆک و سەرۆکاتی ئەم مەسەلەیە چارەسەر بێت و بە هەر ڕێگایەک و هەر شێوەیەک بێت کۆتایی پێبێت. زۆرێک لە دەستگاکانی ڕاگەیاندن دەڵێن تیمەکەی مۆلەر هەوڵی بەدەستێنانی بەڵگەنامەکانن سەبارەت بە سەوداکانی بازرگانی ڕابردووی ترامپ لە رووسیا و شوێنی تر.
ترامپ بە بەردەوامی ڕەخنەی لە ژمارەیەک لە بەرپرسانی ئێستا و ڕابردووی وزارەتی دادگرتووە پاش ئەوەی کە وەزیری داد جێف سەشن جێگری بە ڕێوەبەری بیرۆی لێکۆڵنەوەی فیدرالی ئەندرۆ مەکەیبی ڕۆژی هەینی لە کارەکەی دەرکرد. سەرۆک لە پەیامێکی ئەلکترۆنی تویتدا گوتوویەتی دزەکردنێکی یەکجار زۆری هەواڵ و درۆکردن و گەندەڵی هەیە لە بەرزترین ئاستەکانی FBI و داد و دەوڵەتدا. مەکەیب نکۆڵی لەو دعانە کرد کە دەڵێن بە شێوەیەکی نابەجێ زانیاری سەبارەت بە لێکۆڵنەوەکانی لە ئارادان بۆ میدیا ئاشکرا کردووە و گوتی وردەکاری یاداشتەکانی پاراستون لە هەڵچوونەکانی لەگەڵ سەرۆک هەروەک ئەوەی بەڕێوەبەری پێشووی FBI جێمس کۆمی ساڵی ڕابردوو لەلایەن ترامپەوە لە کارەکەی دەرکرا. تەقینەوەی پێنجەم لە ناوچەی سان ئەنتۆنیۆ لە ئەستانی تەکساس ڕوویداوە هاوکاتی هەوڵی لێکۆڵەرەوەکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆ بەدەستهێنانی سەرەداوێک بۆ دۆزینەوەی کەسی بەرپرسیار لەو زنجیرە تەقینەوانەی لە ستانەکەدا ڕوویان داوە. چوارم تەقینەوە لە شاری سان ئەنتۆنیۆ بۆتە مای برینداربوونی دوو کەس و وەک دەگوترێت لە بارێکی جێگیری تەندروستیدان بەهۆی سێ تەقینەوەکەی پێشتریشەوە دوو ئەمریکای ئەفریقایی کوژراون و کەسێکی تەمەن 75 ساڵی خەڵکی ئەمریکای لاتینیش بریندار بووە. هێشتا نەزانراوە مەبەست لەو تەقینەوانە چین و ئێستاش لێکۆڵەرەوانی سان ئەنتۆنیۆ دەیانەوێت بزانن تەقینەوەکەی زوویەکی ئەمڕۆ سێشەمە پەیوەندی هەیە بۆ تەقینەوانەوە یان نا. مەریەم دۆڕانی زارۆکەکە زێدە ژیر یەکەم پەرتوکاخوا دژیە 13 ساڵیەدا نویساندی بووە یەک ژن نویسکارن هەری بچووک لە ئەمریکا نەها ئەو بەدانانە حیجابی بەرسینگێ هەزرێن خراپ لەسەر کەچن مسلمان دکە. مریەم دوورانی کچێکی نەوجوانی ئاسایی ئەمریکاییە ئەوەی خاوەنی ئەندێشەیەکی فراوان و توانای چیرۆکگوتن و نووسینی هەیە لەسەر قەڵاسەختەکان و ئاژەڵی سێمرخ و هەروەها شانشین و کچانی گەنجان. مریەم دوورانی یەکەم کتێبی لە تەمەنی 13 ساڵیدا نووسی. هیچێک لە کارەکانم 9 ملیۆن کەس خوێندویانەتەوە و خەڵکان ئێستاش دەیخوێندنەوە. کەسێک پەیامێکی بۆ نردم و دەڵێت ئایا کارێکی ئاساییە ئەگەر کتێبەکەت سەر لە نوێ بنووسمەوە یان بژارکاری تێدا بکات و وەک دیاری بۆ کەسێک لە چاپی بدەم؟ لێرەدا شتێک بە بیرم داهات و گوتم ئەمە بیرۆکەیەکی چاکە جا بۆچی خۆم ئەم کارە نەکەم و ئەو کتێبانەی دایان نووسم نەیان فرۆشم. مریەم ئێستا تەمەنی 18 ساڵانە و هۆکاری سەرکەوتنی نووسینی کتێبەکانی بۆ باوانی دەگەڕێنێتەوە. عێرفان دوورانی باوکی مریەم یارمەتی کشەکەی داوە بۆ چاپکردنی کتێبەکانی دەیان نووسێت. مریەم هەمیشە خولیای کتێب بووە و لە یادمە کاتێک تەمەنی مریەم 3 ساڵان بوو هەستم کرد هەر کاتێک مریەم تۆڕە و نیگەران بووایە تەنها شت کە وەرەی بەرز دەکردەوە خوێندنەوەی چیرۆکێک بوو بۆی. لەو کاتەدا بە بینینی ڕوخساری دەمزانی مریەم چۆتە نێوجیهانی خەیاڵی خۆیەوە. بەڵام مریەمی نەوجەوان هەرزوو لەو کتێبانە بێزار بوو کە چیرۆک و سەرگوروشتەی کۆن بوون ئەوانەی باسییان لە کوڕێکی قارەمان دەکرد ئەوەی جیهان ڕزگار دەکات. ویستم لەسەر کەسایەتێک بنووسم ئەوەی ڕێزی لێدەگرم لێرەشەوە بیرۆکەی کەسایەتیە سەرچیەکە دادەڕێژم. کەساتێکی وەک خانمێکی جەنگاوەر و بەهێز یان ژێنەراڵێک ئەوەی هەرچیەکی بیوێت دەیکات. ویستم سەبارەت بە ڕۆڵی پێشەنجی خۆم و کچانی دیکە بنووسم. باوانی مریەم شانازی بە بەرهەم و دەستکەوتەکانی کچەکەیان وەک نووسەرێک دەکەن ئەوان بە تایبەتیش سربەرزن بەوەی مریەمی کچیان خۆی ناسیوە و بۆتە پێشەوایەک بۆ کچانی دیکەی نەوجەوان ئەوانەی وەک مریەم حیجاب دەپۆشن. بازرگانی سێکسی لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاشدا لە زیادبووندایە هاوکاتی هەروادێ و زیادبوونی هەوڵەکان بۆ ڕێگەگرتن لەو دیاردەیە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا. ئۆپراسیۆنên شارلۆت ئەvە 267 ji ئەرلەند و تێت مەڕەوشەکێنە ئاسایی bi siwarekê heye jinek û mêrek di kursiyên î û dî jimare 10. ئەڤە ڕاهێنانە پلانکریە. ئەف دەستی ئەفرۆکەوانان لە شارلت فرۆکەخانە نێڤنەتەوەی نۆرت کەرۆلاینە فێر دەبن کا چاوە قوربانیان بازرگانیە سێکسی ناز بکەن. تول پرابدنز دژی؟ دانا هابرد خزمەتکارە فرۆکەیە ئەو ڕزگاربوویە بازرگانیەیە نەهاژی ڕاهێنانە دیکە. Ez li van zaroka dinêrim ka ditirsin an na an jî ew mîna kesekî dinin ku digal van sefer dikin.
دەستگەها ئەمباسەدەرس یافرینە نێڤنەتەوەی پترژێ 6,000 کارمەندên xwe xistine ber vê rahênanê. Piştî rizgarkirina qurbaniyan çareserkirina wan demek dirêj divêt. Hindek ji wan dikevne bernama wekû xurtên paşarojê li Virginia ku mehê jî 12,000 li wan tê xerç kirin. Ew diçin xwendingehan digel xurtên dîyên rastî kêşeyan bûyîn û çîrokên xwe yên nexweş parve dikin. Bavê min ji ber bikaranîna zêdeya madeyên hojbir mir û ez nizanim dayika min li kî ve ye. Ev bername wan fêrî peywendiyên saxlem dike û naskirîna evîna rast û durust. دەمێ کەسێک دەڕەوشێکی وەها زەحمەتە کەش دەخوازن ji hav dora dua bikin. Par vê bername alîkariya 37 rizgarbûyên bazirganiya seks kir. Li Washington DC li sentera Courtney House ew live Facebook bikartînin heta ev kiç Ankara'ya tûşî bazirganiya seks bûye razî bike bihêd vê senterê. Kesên hatî rizgarkirin piraniya wan temen 11 heta 15 salî ne. Birêka Instagram Live, Facebook Live û Snapchat bazirganiya seksê pê hat kirin. Damezrêner Tina Friend got bernamên wê gelek car rastî astengên keltorî dibin. Dayika wê hizir dikir ki çawê heke careke bête vêrê diête çareserkirin. Ev jî ji ber ku çareserkirin û têgeşneka baş bo vê çendê li welatê wan nîne. Bill Wolf ji bernama rêgirtina bazirganiya seksê Epic Solutions dibêje bazirganiya seks li vî welatî jî şermezariyeka mezin e. Em li xwendingeha û li malê behsî vê babatî nakin. Kes ji me behs nake. Rêxistina kariya navneteweyî texmîn dike ku nêzîkî 5 milyon kes li sala 2016 li seranserê cîhanê tûşî bazirganiya seks bûyne. Wolf dibêje axiftina li ser vî babetî yekem pêngav e ji bo nehêlana vê pirsgirêkê. û serokêberiyê Fransî Nicolas Sarkozy îro hat binçavkirin bi tawana wergirtina milyonên dolaran ji diktatorê berê Libya Muammar Qezafî ji bo kampêna hilbijartinên xwe. Ji derek agahdar gote Associated Press ku polîsan lêkolîn bi Sarkozy re kir li navendekî polîsan li Rojava Parîsê lêkolîn li ser wergirtina pereyan ji kampêna hilbijartinên Sarkozyya 2007 re ji 2013 were dest pê kirî. یا برنامه کرد کن نکشن یا ایرو ما تا چی دیمه هیرو تەنها دەمویست ئاماژە بەوە بکەین کە وەزارەتی دەرەوەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ناوی 23 شوێنی تری دەستنیشان کردووە بۆ ئەو وڵاتانێک کە بازرگانیکردن بە مرۆڤ لیانەوە زیادی کردووە. وەڤە راپۆرتە سێم بوو یا دماهی بوو مەهەی سەرڤێ پرسیاتا دیگە هینەیەک ڕۆژایانی هەر شاد و بەختەوەر بن خدا حافظ.